سلاورز بینرین هجا جستدین دنگ امریکا لواشنطن پایتخت بخیرات ناو دکم دوی برنامانو ده جه هفت رنگ. موزیکا کردی برسنیا خواه روکی زلال و جوانج چاندا کردی پیشکشی خلکی بیانی دکه جبرویجی او بگیانی وی ملتی و گریدایه هنرمند نافدار علی اکبر مرادی ل کالیفرنیا کنسرتک جوان جی موزیکا کردین یارسان دیاری امریکیا کرد. کلاسای کلرمونت یەکێک لە کلاسا هەرە بەناوبانگەکانی کالیفۆرنیا میوانداری کوردان بوو. ئەمڕۆ لە کلاسای کلرمونتی وڵایەتی کالیفۆرنیا دەنگی موزیکی کوردیە بیسترێت. مامۆستا عەلی ئەکبەر مورادی و کوڕەکەی کوروشی مورادی بە ئامێری تەمبور و دەف دەنگی کەمایەتی ئاینی یارەسان بە گوێی خەڵکی ئەمریکا دەگەێنن. مامۆستا عەلی ئەکبەر مورادی یەکێک لە بەناوبانگترین تەمبورژەنەکانی کوردستان و ئێرانە کە دەیان خەڵاتی وەرگرتووە. ئەو لە ناوچەی کەلهۆری کرماشان لەدایک بووە و لە تەمەنی 6 ساڵانەوە دەستی بە تەمبورژەنی کردووە. تەمبور ئامێرێکی کۆنی 5000 ساڵی ئۆلانی کەم ماوەی 1000 ساڵە کە موزیکی ئاینی خەڵکی یارەسانە. هەر بۆیە مامۆستا مورادی دەڵێت تەمبور لە ژیانی گیانی ئەودا بوو بە بڕوای ئەو ئامانجی سەرەکی ژیانی خزمەتکردن بەم ئامێرەیە و لە ڕاستیشە ژیانی بۆی تەرخان کردووە. مامۆستا عەلی ئەکبەر مورادی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی کۆنسرت و وتاری بووە. زیاتر لە 7 مەقامی تەمبوری لە کتێبێک پێکهانیوە کە لە فەڕەنسا و ئێران بڵاوبۆتەوە و ماڵی تەمبوری لە کرماشان دامەرزاندووە و لە کوردستانەوە دەرەوەی وڵات خوندکاری جۆراوجۆری بووە. نە هندوو نە گەبر نە بوتپەرەستم نە تەرساوبەکەی زناڕوە دەستم عاشق و مەعشوق دەیری و دیوانەم من شهره شهرم رسوای زمانم. أنا یک جگه ایم باید نتیجه رسید که یعنی گشتی قصه سیاست مداری له اما خط مرزیه اما مذهبه اما انا گشتی محترم اعتقادات مذهبی هر کس بخوای محترم خطوط مرزی محترم ملیت محترم ولی یعنی هیچ کاری مهمتر انسان و انسانیت نیست. انسانیت دگشت یعنی مهمتره. من خون به شخصه بیشتر و انسانیت اعتقادم هستم. مامۆستا دەڵێت تەمبور 3 دەستە مەقامی هەیە. مەقاماتی کەلام تایبەت بە ئاینی یارەسان، مەقاماتی مەجلیسی یا باستانی گۆرانی کوردیەکانن وەکو هۆرەکان، ساروخانی هێژانی و مەقامی مەجازیەکان پەیوەندیان بە ژیانی مرۆڤ هەیە وەکو شەڕ، عاشقی، سوارکاری و هەتا دوایی. داستان تەمبور عرفان که مرتبط با تنبوره عرفان تنبور عرفان پهلوان است فقط که عرفان جوانمردیه. عرفان اواسته که مثلا یابان پر خود متمرکز بید کمک بکید قوی بید در این حال انسان شریف و انسان خاصی بید و خیرخواه مرده بود کمک مرده بود. کوروشی مورادی کوڕی مامۆستا عەلی ئەکبەر مورادی کە خوندکاری پزیشکیە تەمبور و دەف دەژەنێت و دەڵێت لە ساڵانەی ژیانی لە هەندەران لە ئەوروپا و ئەمریکا موزیک باشترین هاوڕێژیان و تەنیاییەکانی بووە. تنبور لحاظ صدادهی و خیلی نزدیک و موسیقی غربی چون که برعکس سازهای ایرانی مثلا که رو به پرده دارن و فرض مثلا یه نوت شکنن بوده مثلا نصف و 1/4 تنبور 1/4 نیره. هر جور موسیقی غربی یا پیانو یعنی که جنن اوان که دقیقاً نوت کامل دارن نصف نوت دارن نوت کامل. ئەردەشی ڕەشیدی بەرپرسی ڕێکخراوی کوردش ئەمریکن ئەجوکیشن سۆسایەتی و بەڕێوەبەری بۆنەی ئەمڕۆ دەڵێت گرنگە بێ لە پەیوەندی سیاسی و ئابووری پەیوەندی عەرفانیش لە نێوان کورد و ئەمریکا دروست بکرێت.
موسیقی بنیادیه، موسیقی ریشه‌ایه لناو دل و فکر جیگردن برزو بکیم لجامعه کرد موسیقی عرفانی من هست و موسیقی به اصطلاح تجارتی ولی اوقا فرهنگ کرد غنیه که خوشبختانه ایما او ریشه قول و قوی و غنی موسیقی کردی دیری من و باید باری من و بار و به نظر من او ارتباطه که بگل آمریکایی‌گانا برقرار بکه زور بدلیان نیشت زور بدلیان نه دنیا بدلیان نیشت بر روحیان نیشت موزیک زمانێکی نێونەتەوەیەوە دەتوانێت پردێکی پەیوەندی بەهێز لە نێوان کورد و ئەمریکی بێت ئاوا هۆما دەنگی ئەمریکا کالیفۆرنیا بهرا هنری تمن و رگزی نزانه او به خیال و کارینا مروفان و گریدایه و ساجی کچا کرد سپیده یا تمن 10 سالی به نگار کشی دربرینی خواه ده برچاوان که به هفره لچیروکا سپیده تماشه بکن. هشتا تمنی 10 ساڵە و کەچی 7 ساڵە وێنە دەکێشێت لە 3 ساڵیدا یەکەمین وێنەکە کێشای وێنەی درەختێک بوو بەڵام بە ڕەنگیشین سپێدا دەڵێ ئەو کات تەنیا ڕەنگیشینم دەناسی بەڵام ئێستا زۆرترین ڕەنگ تەمەنم 3 ساڵ بوو زۆرم حەز لە ڕەنگی ئاسمان بۆ ڕەنگی ئاسمانی شین بوو ئەو کاتە کە ڕسمم دروستە کرد بەس بە ڕەنگی شین دروستمە کرد بەس کە ئێستا گەورە بووم هەموو ڕەنگێکی بەکاردێنم ئێستاش زۆرم حەز لە ڕەنگی شینە کە دوای ئەوە گەورەتر بووم هاتم بۆ دەورە بۆی زۆرتر فێر بم ستیل لایڤ و پۆرترێت و ئەوانە هەمووی فێر بم بە قسەی دایکی توانای هونەری سپێدا وای لە هونەرمەندێکی بە ئەزمون کردووە کە پێشانگایەکی بە هاوبەشی لەگەڵدا بکاتەوە سپێدا لەگەڵ ئەوەی خۆی لە دووری باوکی گەورە بوو کە چی دەیەوێ داهاتی پێشانگای داهاتووی بۆ منداڵانی بێسەرپەرشت کۆبکاتەوە سپێدا لە مانگی 11 پێشەنگایەکی کردەوە دوای ئەو پێشەنگایە کە بیرۆکەیەکی بۆ هات کوتی پێم خۆشە کە پێشەنگایەک بکەمەوە لەگەڵ شێوەکارێک کە لە خۆم گەورەتر بێ بە خۆشحاڵیەوە مامۆستا هەڤاڵ ئامادە بوو کە پێشەنگارەکە سپێدە بکاتەوە کە لەم فترەیە پێشەنگاکان ئەکرێتەوە لە ماڵی خەندە بەداخەوە پێم ناخۆشە کە ئەمە ئەڵێم بەڵام سپێدە لەگەڵ من ئەژیا کە هەرچەندە هیچ کەم و کوڕێکی نییە بەڵام بیری لەوە کردوتەوە کە ئەو لەگەڵ دایشێتی کە سەرڕای ئەو هەموو شتەی بۆ یەکرێ هێشتا کەلێنێک لە ژیانیا هەیە بۆیە پێی خۆش بوو کە ئەداهاتی ئەو پێشەنگایە بۆ منداڵانی بێسەرپەرش بەکاربێنێتەوە بۆ منداڵانی ماڵی خەندە سپێدا تەنانەت لە خەونیشدا وێنە دەکێشێت ئەو حەزی لە ناوبانگ نییە تاکە ئاواتی بەختەوەرکردنی خۆی و دەوروبەرەکەیەتی خەونی داهاتووم ئەوەیە ببمە ڕەسامێکی گەورە کە هەموو شەوانش کە ئەخەوم خەون بە ڕسمەوە بێن ئەوەندەم حەز لێ یعنی من ڕسمەکەم بۆی خەڵک دڵخۆشکەم نەک بڕۆم خۆم دیارکەم حەزنەیە بە خۆم دڵخۆشم و خەڵکیش دڵخۆش چیرۆکی سەرکەوتنی سپێدا بە ڕەنگی شین دەستی پێکردو ئێستا تابلۆیەکانی پڕن لە ڕەنگ بە وێنەی درەختێک دەستی پێکردو ئێستا وێنەی دارستان زەوی تەنانەت مرۆڤەکانیش دەکێشێت نارین ڕۆستام دەنگی ئەمریکا هەولێر دەنگبێژیە کوردی بەشێکی مەزن ژێ فلکلۆرا کوردی دەگرێ و بەتایبەتی لە دەڤەرا جۆلەمێرگێ هونەرمەند ئیسماعیل لەڤین یەک ji wan دەنگبێژایە گو ئەف حەزکردن ji dayika xwe وەرگرتیە û ta roja îro berdewam dike. Duwarê wêjeyê da dengbêjî bêguman ji bo zimanê Kurdî stûnek herî giring e û kevneşopiyeke bêmînak e. Dengbêjî li gor dewlemendiya her hereman jî bi naverek bin cûr bi cûr derdikevin pêşa me. Her wiha ji bo jiyandina zimanê Kurdîn jî hunerek qedirgiran e. Dengbêj Simayîl Seyranoğlu ku di vî warî da xebatan dimeşînê jiyana xwe li ser dengbêjî afrandiye.
Dengbej İsmail Seyranoğlu ku di nava gel da wekî Smailê Lêwînê tên naskirin di sala 1973 da li dewera Lêwînê gundê Peyanisa Cilemergê jî dayîk bûye. Dengbej Seyranoğlu li Cilemergê dijî û ji bo tevlîbûna bernameyan li bajarên Kurdan digere. Di temenê biçûk de Dengbej Seyranoğlu bê dayîk maye û tekane diyariya ji dayîka wî mayî jî dibin axê da riziye. Seyranoğlu tesîra dayîka wî ya li ser û tesîr kirî wiha vegot. ومختاري قلت تلفون كير بو والله باندي كردي بشيرن دي جندرمين اقنده وفي جار بدري باندا دي كم جنافا باندا دا بو دنگي به مبهدارت که مبره خطای كسيت مالي فرد مالي برن او باند دنگي دي كم جدي باندي كي دا برن تونه بن آخدا حتى دنگي دي كم بن آخدا رزي Dengbej Seyranoğlu dibêje ku ji bo dengbêjiyê tesîra malbata wî li ser wî bûye û bapîrê wî jî di dema xwe da li herêmê dengbêjekî navdar bûye. Bapîrê min babê dayika min dengbêj bû, yanî dengbêjê deverê bû, tinê nebû, dengbêjê dema ku çû başûr jî û li Bakur jî, li Rojhilat û Avayê jî hatibû Myasinê. Dengbêjê Herêma Cilemergê Seyranoğlu ji bo guhdarvan û temaşevanên me kilamê got. Arif Aslan, dengê Amerîka, wan. Lê Enqera Festîvala Pirtûk û belgeyên kin ve bûgo di wê de pelên dîrokê careke din vejîn bûn. Got serdemeke zêrîn ji nivîsîn û çapkirinê anî berçavan. Di dema nûjen da nostaljî û kevneşopî herî zêde bala mirovan dikişîne. Li Enqerê kevnefiroşên pirtûkan û plakan di Festîvala Sahefa da hatin bahev. Bi hezaran pirtûk û gelek plak û gramofonên destên duyem li pêşengehekê da derket pêşberî bikira. Di vê pêşengehê da baş tê dîtin ku hiç tiştek betal naçe. Her tiştekî kev sedî da set bikirekî wî heye û lê wisa diyar dibe ku nostaljî zêdetir bala bikira dikişîne. Şenol Gurkan bi xwe xudanê plak û gramofonên destê duyeme. Dema dad ve xuyakirin dibêje bala bikiran zêdetirin tiştên ken radikeşe. Burada plak pikap işi yapıyoruz. Em karê plak û pêkapan dikin. Herî zêde plakên sala 1970 yên sala 1980 difroşin. Pêşangeh bi izdîham derbas dibe. Firotina me ew qas zêde nîne. Firotina mezin pirtûk firoş dikin. Hemolatiyên ku tên vê derê herî zêde temaşe dikin û wê nedikişînin. Li vê derê demên xwe yên berê bîr tînin. Fotoğraf çektiriyorlar burada. Temenê bikirên gramofon, plak û pirtûkên destê duyem cûr bi cûr e. Ev der çiqas bala temenê mezin dikişîne ew qaşî bala cîwanan jî radikeşe. Türkî şen jî ji van yek kes e. 19 yaşındayım. Ez 19 salî me. Ev cihê pirtûkên kevin dayk û babê min zêde dihatine. Hezkirin û balkişandina min ji wan tê. Li mala me plak dihatin lêdan û hîn jî heye. Ji bo vê yekê bi kelecanî ez gramofona temaşe dikim. Lê pirtûkên kevin jiyaneka din heye. Ev jiyane bala min pir dikişîne. Sahefê pirtûkan jî li vê pêşengehê gelek memnûnun. Ji bo ku eleqeyeka mezin ji bikira dibînin. Xudanê Anadolu Sahaf Ali Gokantu dibêje demeka teknolojiyê da bin jî ev tiştên kev balê dikişîne. Bizimle birlikte 20-30 Tevî em nêzî sih sehefên din beşdarî vê pêşangehê bûne. Eleqeyeke mezin heye. Pirtûkên kevin di destê sehefan da car din derdikevin pêşberî bikiran. Bisaya pirtûkan dîroka xwe nîşanî muşteriyan didin. Ev jî bala wan dikişîne. Tarihi bir seyrini de yaşamış oluyor. Li Enqerê her mang pêşengeheka balkêş vedibe. Yek ji van jî pêşengeha Sahafan bû.
ev der ji bo bikiran him ciyekî danûstandinê him jî wek muzakhaneyekê hate temaşekirin. Eyüp Demir, Dengê Amerîka, Ankara. Em niha diçin New-Yorkê ku naskiriye bi hunera xwe û çalakiyên xwe yê hunerî festîvaleke ya hunera kolalan li wê de lê dar ket û bidehan hunermendan beşdarî wê festîvalê bûn. Pêşangeha hunerî ya PRA ya li devera zanîngehana Manhattana New Yorkê îsal jî bi beşdariya hunermend û senetgeran pêk hat. Pêkersaz û vênesazên ku bi dirûjma pêşangeha PRA-yan ne ya kolanan pêşangeh wekirin, berhemên gelek xweşik ên hunerî jî mêvanan re pêşkeş kirin. Pêkersaz Mike Hoş got ku ew 35 salin pêkersaziyê dike û wiha domand. Peykersazî karekî wisa ye ku 35 salin ne bi awayekî profesyonel lê belê wekî hobî ez dikim. Pêşangeha PRA nêzî 78 salin li New Yorkê tê li darxistin. Ez jî 25 salin bi peyker û xemil ku ez çê dikim tevlî vê pêşangehê dibim. Hunermendên navdarên ku li New Yorkê dijîn ji bo bikaribin debara xwe bikin dest bi karekî wisa kirine. Wênesazên bi navûdeng Paula Jackson Polak û çend hevalên wî ji bo firotina berhemên xwe 78 sal berê cara pêşîn ev pêşangeh li dar xistin û ev pêşangeh bûye kevneşopeka wisa ku gihiştiye îro roj. Daniel Bexey ku bi tevî diya xwe di pêşangehê de stentaniye wiha xeber da. Yes, today is the Washington Square Outdoor Art Exhibit. Armanca ve pêşengeha ku salê ducar em li dar dixin li hevcivandina hunermendan û nîşandana berhemên wan e. Ew berhemên boyaxeyên min û diya min in. Me di berhemên xwe da têgehên xwezayî û neberçav derxistin pêş. û wek mînak di vê berhema ku hûn dibînin de me xwekivşkirina mirovekî û diya din de jî me tevgera serbest a mirovekî ku dans dike nîşan da. Cihêtiya hunermendan dihêle ku berhemên cihê pêk bînin û hevî dikim ku mirov bêtir pişkirî bidin pêşengehên wisa. Ji bo pêşandana berhemên xwe yên hunerî di galeriyan da divê em gelek perexeş bikin. Lêbelê bi saya pêşengeha PRAyê bi bihayekî erzan em xwe digihînin girseyekî firehtir. Hunermendekî din diyo lutvama balk şanser wêyekê ku ew tiştên ku wê li Afrikayê dîtine di hunerê xwe de nîşan dide û wiha domand. Hunera min Peter ji wan berheman pêk tîye ku rewşa etnîkî Afrikayî nîşan didin. Ez li welatî Ugandayî Afrikayî ji dayîk bûm û 8 salin ez tevlî vî pêşengehî dibim. Berhemin hîza xwe ji impresyonîzmê digire. Ez Ugandayî ve lêbelî ji bo çavdêrî li gelek welatên Afrikayî geriyam. Wek mînak û xanima ku hûn di wî berhemî de dibînin ji Afrikaya Rojava ye. Wêneyên din ji welatî Masayî ye. Wêneyên heywanan ji Afrikayê Rojalat e. Ez hez dikim berhemin ku Afrikayî nîşan didin û li ser xwezaya nekedekirî çî bikim, di vî wêneyî de min fîlek xêz kir. Lê Hewlêrê grûpek ji Erebên Sûriyê dîlana folklorî çalakiyên xwe bi Kurdan re bar vekirin dagopênasînê bi çanda Sûrî bikin. Ev semakarın derweş û semakarın bi şîran digel stranbêj û mûzîk jenan beşek ji hunera welatên Şamî pêşkêşî bajarê Hewlêrê dikin. Wan hefteya borî çendîn ahengin bi vî rengî rêvebirin. Me koma xwe 4 salan berê li Kurdistanê damezrand. Em folklorê Sûrî pêşkêş dikin. Em Errada Şamî di dawatan da di boneyên taybet û vekirina firoşgehan da pêşkêş dikin. Çê li Şamê be û çi jî li vir be. Amadebûneke mezin a xelkê Iraqê bi giştî û yê Kurdistanê bi taybetî heye li Hewlêr û lê Silêmaniyê. Wan jê heskir û jê venêzik bûn. Em çend xurtên Sûrî bûn û ev hezret di navme de peyda bû û me xwast kulturê Sûrî bi taybet yê Dîmeşqê bû Hewlêrê û Kurdistanê veguhêzîn û dest bi nimayîşkirina vekirina aheng û şahiyan kir. Ev koma ku bi 12 endaman pêk tê, armanca wan ew e ku xelkê welatên din aşna bikin bi kultura Sûrî
هەرچەندە گەلە کورد و عەرەبن عێراقێ وی تشتی دڕێیا درامایا سووریا کەڤندا دبینن. شعب الكردي هون خصوصا گله کرد گله کپتیه بمباندورا کلتور شامی به تایبت هنر شامی یکونار لدما ما آهنگ کبد خلق هولیری یان کرد آماده ببن حز دکن تماشای کلتور شامی بکن و پتر بناسن هر وصا هجماره که عراقیان لسوریه بون او لبی کلتوری تدگهن آهنگن وان تکلن به سمایا بناوی عرادا اف سما پرانیا جاران لشاهیان دکن لعراق اف کومل آهنگن همارنگ بجدار دبن وان نرخن جیاواز هنه لی نرخی وان تشتکی کیمه وکی یک جه اندامن وید بیجه تنه جبو تشتم بچوک اف پارت تین خرج کرن جبر کو آرمان جوان تنه دلخوشیا خلکیه و بلاف کرنا کلتور سوری. ذكرتنا بتراثنا کلتوری ما اینا دبیرما هر وسا ام پتر به وی کلتوری و گریداین سما گواندا به شیران زور جوان بو و سترانن مبهستین خربی ولات و حسی و گرانی اینادا هزراما همو رنگ کلتوره چه عراقی یان سوری کلتورکا جوانا اندامن وی کومیل هولیری رونشتنه لی جار جار او سردانا باجارن خوال سوریه دکن. راویندوسکی دنگ امریکا لی واشنطن پایتخت پیشنگهک ده درباری دسترێژەیە سێکسی لەسەر ژنان هاتە لێدارخستن بە شێوەیەکە باڵکێش و چالاک. ئەم پۆستەر و چوارگۆشە ڕەنگاڵانە 3000 چیرۆکیان لەخۆگرتووە چیرۆکی تایبەتی مرۆڤەکانە. هەر چوارگۆشەیەک گەیاندنی نامەیەکی ڕزگاربووی دەستدرێژی سێکسی و ئازاردانی جەستەیی و تونند و تیژی خێزانی لەخۆگرتووە. چیرۆکی ژن و پیا و مناڵانی سەرتاسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و مەکسیک. ئێمە بەهۆی ڕێکخراوەکەوە ڕزگار بووین سەرەتاش پێداویستیەکانی قوربانیەکان دەخەینە ڕوو بەهۆی دروستکردنی سەکۆیەکی گشتی. پۆستەرەکان بووەتە ڕاخەرێک لە ناشناڵ مۆڵی واشنگتن بە هەردوو زوبانی ئینگلیزی و ئیسپانیش لەسەریان نووسراوە و دەیانەوێ ئەوە بە خەڵک بگێنن. تۆ بە تەنها نیت. ئەمە نمایشی کۆتاییە نمایشی پەنجاومینە لە سەرتاسەری ئەمریکا و مەکسیک بەڕێوەمان بردووە لە 33 شاری جیاواز و بۆ ماوەی 7 ساڵان. 4 مانگە ئەم هەڵمەتە سەرنجی قوربانیەکی ڕاکێشاوە تاوای لێ هاتووە ئێستا لەگەڵیان بەشداری دەکات. لەو کاتەوەی کە ڕووداوەکە بەسەرمدا هاتووە نەمتوانیوە چیرۆکەکەم باس بکەم و بیژەرمەوە بەڵام لە تەمەنی 9 ساڵیدا ڕوبەڕووی دەست درێژی سێکسی بوومەوە ئەو ژنانەی لێرە لە مۆنومنتی فۆرس ڕێگەیان پێدام چیرۆکەکەم باس بکەم. زامەکان بەتایبەت زامی ئاکامی توندوتیژی لەسەر بەچینەی ڕەگەزی دەستێژی سێکسی لە ڕۆح و جەستەدا دەمێنێتەوە. جاکاتێک ئەو وێنە پێکەوە دووراوانە دەخەیتە ڕوو زۆر جار وەک دەرزی چارەسەر بە چەقاندنی دەرزی بۆ چارەسەر وایە و شوێنی زامەکان دەکاتەوە. هەروەها ئەوانەشی تێنانەت وەک زیندوماوانی دیاری ناکرێن هەرکە ئەو وێنانە دەبینن ئەوان هەست دەکەن کە لە مێژووی ژیانیاندا تووشی توندوتیژی سێکسی بوونەتەوە. ئەوانەی ئەم بۆنەیان ڕێخستووە دەڵێن کارەکەیان تەواو نەبووە. ئەم نمایشە تەنها بۆ ئەوەیە لە ڕێگەی هەندێکەوە ئەو توندوتیژیە سێکسیە بگێنن بە بینەرێکی بەرفراوان. چارەسەریشە بۆ کۆمەڵێک ڕزگار بوو هیوای گۆڕانکاریشان پێ ئەبەخشێت. هونەرمەند برنی تۆپن پێشەنگەهەکە تایبەت vekir got beşekî mezin ji bîrokeyên wî di derbarê mûzîk û gîtarê de diyar da. Ev hunermend bi xwe yê got stranê hunermendê Brîtaniyê navdar Elton John dinivîse. بێرنی تۆپن ماوەیەکی زۆر کاری موزیشی لەگەڵ ئێلتۆن جۆندا کردووە بەڵام نووسەرێکی کاری هونەری بینراوە هەنگاوی ناوە بەرەو شوێنێک بۆ کردنەوەی پیشانگایەک لەو بارەیەوە. کارە هونەرەکانی بێرنی تۆپن بە ناونیشانی هونەرمەندەکە و ڕکابەر و دەنگدانەوەی ئامێرە موزیکەکەی لە مانگی 6دا لە گەلەری مایکل پیشان دەدرێت. پیشانگاکە بیستکاری نەبینرا و چەند پەیکەرێک لە ژیانی و کارە هونەرەکانی کەلەوایر و تەری دەرکاوی دروستکران و گیتارشکاوەکان و کۆمەڵێک ئاڵای ئەمریکی جیاواز پێک هاتوون. ئەم پیشانگایە لە 7 مانگی 6ەوە تا کۆتایی ئەم مانگە بەردەوام دەبێت.
تۆپن بە ئەندازەیەک لە بیرەوەرێنیەکانی جۆندا شێوە ساز کراوە وەک پیاوی موشک وێناکراوە کە هاوڕێی نزیکی گۆرانی بێژەکە بوو و ماوەیەکی زۆر هاوکاری بووە وەک چۆن بۆ ئەلیس کۆپەر و وێڵی نەڵسنی نووسی بوو هەروە سێ ئەلبومی بەجیا بڵاو کردبەوە و دواتریش دوو ئەلبومی دیکەشی بە ناوی کێڵگەی سەگەکان بڵاو کردوتەوە. تۆپین لە هەر لە تەمەنی 17 ساڵیەوە دەستی کردووە بەکاری هونەری بینراو ئەو دەڵێت کارەکانی لە مۆزەخانەکان و پیشانگاکاندا لە تەواوی ئەمریکادا بڵاو کراوەتەوە. هەندێک لە کارە هونەرەکانی لەسەر ئاڵاکان دیمەنێکی پاک و هارمۆنی هەیە بەخواستی خۆی ئاڵاکەی دڕاندووە و سووتاندوێتی ئەمەش وەک گزارشگراییەک بۆ پیشاندانی ڕەگەزە جیاوازە نیشتیمانەکانی ئەمریکا. هەروەها تۆپین هونەرێکی بینراویشی نمایش کردووە لەگەڵ کۆمەڵێک نامەدا کە خۆ بەخۆ بوونەتە جێی مشتومڕ بەبێ هیچ ئاڵایەک. هەروەها کاری هونەری دیکەشی هەیە کە زۆر بەنێوبانگە بە ناوی ئەم دەستگایە فاشیەکان دەکوژێت. هەروەها کاری هونەری دیکەشی هەیە کە لەسەری نووسیوە من موزیک ناژەنم ڕۆکن ڕۆڵ کە پێکاتوە لە کۆمەڵە گیتاری شکا و لە بەردەمیاندا نامەیەک بەجێ هەڵراوە. هنرمندا ئەمریکی نۆرما میلەر یەک ژێ کەسایەتên گۆباندۆرێکە مەزن لە هونەرا ئەمریکی گریە کا li vê raportê binerin û bandora vê xanimê li ser hunera ئەمریکی nas bikin. نۆرما مۆنەر لە ناو جوڵەکانی لێندا هۆبدا دەدرەوشێتەوە وەک کە دیارە لە فیلمی هیلزا پۆپیندا لە ساڵی 1940دا. ئەم سەماکەرە لە شاری نیویۆرک لە هارلم لەدایک بووە. هەمیشە ئامادەبوانی سەرسام کردووە لە کاتی گەشتنی دەوڵەتیەکانیدا لە نێوان ساڵانی 1930 بۆ 1940دا. شێوازی سەمای جاز فیوز و داگرتون و دوورکەوتنەوە و سەمای شارستن نمایش دەکات هەروەک بە شێوەیەکی گونجاو سەمای ئەفریقی ئەوروپی تێکەڵ بە یەکتر کردووە. من تەنانەت بیرم نییە کەی ئارەزوم بۆ سەماکردن هەبووە. من لە هەموو ژیانی خۆما سەمام کردووە. من هەرگیز بیرم نییە کەی دەستم بە سەما کردووە. هەمیشە سەمام کردووە. کارەکەی میلەر دەیان ساڵی خایاند. کارەکانی بریتی بوون لە سەمای سەرشانە و ئەکتەری تەلەڤیزیۆنی و گاتە ئامێزی و نووسەر. میلەر لە مانگی پێنج لە تەمەنی 99 ساڵیدا کۆچی دوایی کرد. هاوڕێ و هاوکار و هەوادارانی لە کڵێسای هارلب کۆ کردوتەوە بۆ یادکردنەوەی ژنێک کە بە شاژنی سەما ناسراوە. ئەی خودایە گەورەتر لە ژیان زۆر ڕاستەقینە شێتانە بەڵام کارکردنێکی سەخت زۆر جددی بوو لە سەرکارەکەی خۆی ئەو حەزی بە مۆسیقا بوو ئەو دەویست وا لە خەڵک بکات پێ بکەنن ئەوەی ئێمە دەتوانین لێرە بیکەین یادکردنەوەی ئەو ژیانەیە بۆیە ئێمە خەمبار نین. وەک کچێک میلەر لە گەڵدایکی دەژیا لە ژوورێکی سەرشەقام لە هۆڵی سەمای ساڤۆی ئەفسانەیی ئەو سەمای لەسەر شەقامەکان دەکرد بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانی و هەرزوو بەهۆی ئەو بەهرەیە کە هەیبوو کاری دەستکەوت لەگەڵ کەسانی ناوداردا سەما بکات وەک گروپی سەمای رایترز لیندی هۆپەرس. دواتر لە نادیشەوانە و گازینۆکاندا سەمای دەکرد ئەو شوێنانەی کە زیاتر هونەرمەند و کەسە بەناوبانگەکان سەردانیان دەکرد. ئەو یەکەم ئەکتەر و سەماکاری ڕەشپێز بوو کە لە شوێنێکی وەک لاس ڤێگاس و کەنارەکانی مایامیدا سەما بکات. بە گوێرەی بەهاو پەیوانەکانی ژیان ئەو زۆر تیشکی دەخستە سەر ئەوە و بەڕوونی دیار بوو کە لە ژیاندا چی دەوێت. ڕێگەی بەخۆی نەدا کە بە شتێکی ترەوە سەرقاڵ بێت. بەگشتی خەڵک دەیزانی ئەو چۆن بوو. من بەو شێوەیە دەڵێم کە ڕێگە نەدەن بواری سیاسی و کۆمەڵگە لە ئەمریکا پێناسەی مرۆڤایەتی بکات. نۆرما دەبایە بڵێت ئەگەر نەتوانی سواری ئەسب بیت ئەوە مانگا بەکاربێنە ئەو ڕێگەیەکی دۆزیەوە بۆ ئەنجامدانی شتێک یەک ڕێگا بۆ دۆزینەوەی ڕێگاکانی تر ئەوەشی لەگەڵ خۆشەویستیدا کرد ئەو بە خۆشەویستی توانی زاڵ بێت بەسەر هەموو شتێکدا. من دەڵێم باوەڕمان بە یەکتر هەبێت یەکترمان خۆش بووە چونکە تۆ دەبێت خۆشەویستی بخەیتە شوێنی ڕقەوە گوێ بگرە ئەگەر تۆ شوێنی نووسنەکە زۆر باشە ئەوە ڕاست ناکەی ئەوە ئەو شتەیە کە تۆ ئەیکەی بەر لەوەی بمریت تەنها یەک شت هەیە من شتەکانی خۆم و سەمای خۆم دەکەم بەردەوام بە لەسەر سەماکردن. میلەر دوایین کەسە لەوانەی ماونەتەوە لە هەر ئەکتەرە سەرەکیەکانی لیندی هۆپەرس هەتا دواترین ڕۆژەکانی تەمەنی. بنرین هجاب و راپورت امگیشن داویا و برنامه جه هفت رنگ حیانی برنامه دنی و بشکی دن جه هنر و چاندا جیهانی و بمینند خیر خوشیده لگل سلاف و رزیل.